وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی کتێبخانەکانی هەرێمەوە چوارەمین کۆنفرانسی خۆی لە شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ڕێخست. ئامانج لە ڕێخستنی کۆنفرانسەکەش بەوەیە تاوەکو بزاندرێ هۆکارەکانی دوورکەوتنەوە لە خوێندنەوەی کتێب لە هەرێمی کوردستان چییە و ئەو ڕێو شوێنانە چین کە پێویستە کاری لەسەر بکرێت بۆ دووبارە گەڕانەوەی خوێنەری کورد بۆ ناو کتێبخانە گشتیەکان. کۆنفرانسی کتێبخانە گشتەکان 2 ساڵ جارێک هەرجارە لە شارێک لە پارێزگایەک دەبەسترێت. ئەم ساڵیش لە گەرمیان کۆنفرانسەکە دەبەسترێت. کۆنفرانسەکە تایبەتە لەژێر ناونیشانی نەخوێندنەوە دوورکەوتنەوەی خوێنەر لە کتێب. ئەمڕۆ یەکەم ڕۆژدا دەست پێکە کۆنفرانسەکە 2 ڕۆژ دەخایەنێت. ئەمڕۆ بەیانی درێژەی دەبیت. کۆنفرانسەکە لە چەند تەوەرێک پێک دێت. تەوەرەکان لەسەر چەندین مامۆستا و ئەکادیمی دابەش کراوە. دەوترێت هێشتا دەرگا زۆر هەیە بۆ ڕاکێشانەوەی خوێنەر و ڕزگارکردنی کتێبخانەکان لەو دۆخە چەقبۆستۆی کە تێیکەوتون. هەڵبەت سازکردنی کۆنفرانس کلیلی دەرگاکانمان بەدەست دەخات، بەڵام ئەگەر کار بە ڕاستپاردەکانی بکرێت. هەموو تۆسیاتان و هەموو پێشنیارانی کە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە کە بتوانێت جێبەجێ بکات بۆی کە ئاست و بەرەو پێشتوونی کتێبخانەکانی هەرێمی کوردستان ڕوو لە گەشەکردن کات هیچی نەکراوە. ئەمە چوارەمین کۆنفرانسە و ئەم کۆنفرانسە ئەگەر پێشنیارەکانی ئەگەر ڕاستپاردەکانی بە هەند وەرنەگیرن و کاری جدی بۆ نەکرێت ناتوانین ئەو پەیامە جێبەجێ بکەین کە ئەم کۆنفرانسە هەڵی گرتووە کە ئەویش ئاشکردنەوەی خوێنەران لەگەڵ کتێبخانەکانە. کۆمەڵێک داتا و ئامار ئەخرێنە ڕوو و ئەبێ لەسەر ئەو داتا و ئامارانە کار بکرێ و ئەمەیش با بڵێن ئیشی لایەنی پەیوەندیدارە بە تایبەت ئێستا وەکو ئەوەی کە کۆنفرانسی کە چوارەمین کۆنفرانسی کتێبخانە گشتەکانی هەرێمی کوردستانە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری کار لەسەر ئەمە بکە و جەخت بکاتەوە بۆی بزای خاڵە لاوازەکان چین و خاڵە ئەکتیڤەکان چین بۆی کاریان لەسەر بکە. بۆیە بەڕای من کاریگەری دەبێ و لەگەڵ ئەو کاریگەریشە ئەبێ هەمیشە هەوڵتوانەکانمان بە بەردەوانی بەگەڕ بخێنەوە. چوارەمین کۆنفرانسی بەڕێبەرایەتی گشتی کتێبخانەکانی هەرێم ماوەی 2 ڕۆژ کارەکانی بەردەوام دەبێت و تێیدا چەندین لێکۆڵینەوە و بابەتی پەیوەستدار بە دۆخی کتێبخانە گشتیەکان و وابەستەکردنی خوێنەر بەو کتێبخانانە دەخرێنە ڕوو. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.